ئایزانم لە چەند ڕۆژی ڕابردوو فۆتۆگرافەرێکی زۆر بەتوانە کاک زەردەش عوسمان بەشداری چالاکییەکی نێودەوڵەتی کردبوو لە ئەرمینیا. ئەمڕۆژ لە تەوەری ستۆدیۆ لێرە لامان میوانە ئەچینە لای کاک زەردەشت و وردەکارەکان لە خۆی وەرەگرین. کاک زەردەش زۆر بەخێرات بینێران باش زەردەشت ئەگەر بۆمان باسکی باسێک لە چالاکیەکانی ناو ئەم فستیڤاڵە ئەم چالاکیە نێودەوڵەتی چۆنچۆنی بوو. ئێوارەی ڕۆژی 21 ئەم مانگە لە وڵاتی ئەرمینیا فستیڤاڵێکی هونەری تەشکیلی هونەری فۆتۆگراف بەڕێوەچوو. خۆشبەختانە وەکو کوردێک من بەشداریم تیا کرد. یەکێک لە کارەکانی ئەمەتیا هەڵبژێرا بە لیژنەی داوەری و زۆربەی وڵاتانی عەرەبیش تایە تەقریبی بۆ 4 وڵات تاکو 6 وڵات تایە بەشداریان کردووە. کارەکەی من باز لە ئاینی کاکەیەکانەکات چۆن سروشت و دیمۆگرافیا یاخۆ چۆن ئاینی کاکەیەکان چۆن کورد تاکو ئێستاکە لە دوای جینۆسایت چۆن توانیوێتی پارێزگاری لە کولتور و فەرهەنگ و ئاینی خۆی بکات. بەڵاشە زۆر باشە. کاک زەردەش باس لە گرنگی ئەم بەشداریکردن بکەین. هەمیشە ئاڵێن ئێمە کورد لە هەرچ بوارەکە کار بکەین ئەتوانین لە ڕێی ئەو کارەمانەوە کە بەهرەمانتیا هەیە بتوانین پەیامەکان بگەینین بە هەموو جیهان. ئەمە کە تۆویست لە ڕێگەی فۆتۆکانتەوە پەیامەکەت بگەینین تا چەند لەوێ سەرسام و تا چەند لێ پرسیاریانەکرد فۆتۆکان لە چ پرسیارێکی زۆر جوانە. زۆر کات ئەوەی کە نووسین ئەیکات بەڕاستی هونەری فۆتۆژەتوانێ بیکات. زۆر کات فۆتۆیەک زمان حاڵی میلەتێک بە زیاتریش زۆر تەواو بە زمان حاڵی میلەتێک تۆ توانی ببێتە نمایندەی تۆ یاخود بتوانین مەسجێکی دنیایی بگەێنێت. ئەوەی کە من لێرە بۆ من گرنگ بوو بەڕاستی شوراز و کاڵچەری کوردیە چۆن بپارێزین و چۆن پیشانی میلەتانی دەرەوەی بین کە کورد زیندووە بەڕاستی. زۆر باشە. کاک زەردەش حەسەکەم پرسم بزانم بۆچی کاکەی بۆچی ئەوێ هەڵبژێرا ئاماژەکان ڕاستە فەرمووی کاکەیەکان پێکاتێکی گرنگی کۆمەڵگای کوردین هەن لە ڕووی ئاینیەوە هەم لە ڕووی فەرهەنگیەوە. کاکەیەکانی سنووری هەڵەبجە ئەتوانین بڵێم تاکو ئێستا پێکەوە ژیانێکی زۆر جوانیان پیشانیاوە هەم لەگەڵ ئیسلامەکانی هەڵەبجەوە لە ڕابردووشدا لە هەڵەبجە جوولەکەی تیاژیاوە. بەڵام لە ئێستاە من بۆیە کاکەیەکانم هەڵبژاردووە هەم پێکاتەیەکی گرنگی کۆمەڵایەتی پێک ئێنن و هەم ئەتوانین بڵێن ڕواڵەت و سیما و فەیسێکی تایبەتیان هەیە. لە ئێستایەکە من ئەو کارم لەسەر کردووە فەیسێکی کاکەیە نوێنەرایەتی کوردستانەکە لەوێ خۆشبەختانە. زۆر باشە. ئەم پێشانگایی کە بەشدار بوویتایە جگە لە بەڕێزت کەوەکو کوردێک بەشدار بووی کوردی دیکەمان هەبوو کە لەم پێشانگایە پێم وابێت لەلایەن بەڕێوەری ئیتیحادی هونەرمەندانی ئەرمینیاوە بە ئیمەڵ ئاگادارکرامەوە تەنها منم وەکو کورد تایە. بەڵێ ئەوەی کە خۆشبەختانەیە ئێرانی تایە و میسری تایە پێم وابێت لوبنانی تایە وڵاتانی تریشی تایە لە پۆستەری نمایشگاکە لە پۆستەری پێشنگاکە هەموو ئەو کەسایەتیانی تایە کە لە ئاستێکی حرفەیە لە ئاستێکی پرۆفشناڵیە کارەکەن. پەیوەند کاک زەردەشت ریپۆرتاژی گەوری لەلایەن BBC و جەزیرەی ئینگلیزیەوە لەسەر کراوە. حەسەکەم باسێکی ئەومان بۆ ڕاستە فەرمووی ئەوە لەلایەن خاتو هێلین فێبی بەڕێوەبەری گەلەری ئارت سکەڵپچەری بەریتانیا ساڵی 2017 بوو. پرۆژەیەکمان هەبوو لەسەر ئەو کوردانی کە کۆچەکەن بۆ وڵاتان خراپی باری ئابووری و خراپی گوزەرانی و ڕەوشی سیاسی کە لە کوردستان و یاخود لە عێراقا لەو ناوچانەی کە جەنگی لەسەر بوو بۆ ئەو هونەرمەندانەیە کە لەسەر ئیمیگریشن کارەکەن لەسەر ئەو کۆچبەرانە کارەکەن. دوو کاری منیتیا بۆ خۆشبەختانە چۆن کورد پیشانی دنیای دەرەوەیت. ڕیپۆرتاژی BBC خاتو هێلین کە تایە قسەکە لەسەر کارەکانمان خۆشبەختانە لەگەڵ جەزیرە بۆ من جێی دڵخۆشی بوو بەڕاستی وەکو کوردێک کە لە جەزیرە و BBC بتوانێت کارەکانت بڵاو بێتەوە بتوانێت ببێتە نوێنرایەتی وڵاتێک و بە ئومێدی ئەوەشی لە داهاتووە بتوانین ئەم وەزیفەیە خود ئەم ئەرکە بە جوانی ببین بەڕێوە. دەستەکانم خۆش کاک زەردەشت کە ئەم ساڵ فستیڤاڵی کان فستیڤاڵێکی جیهانیە بە خۆشحاڵیەوە بینیمان کورتیا بەشدار بوو دەرهێنەری کورد بە فیلمە کوردەکانەوە بەشدار بوو بەڕێزیشت لە کارەکەی خۆتەوە لە فۆتۆگرافەرا کەواتە ئەتوانین بڵین ئێستا لەو بوارانی کە هونەرمەندانی ئێمەش کاری لەسەرەکەن هەرچی بوارێک بگری لە هونەرا بخۆی هونەرمەندێک ئەبێت کاری لەسەر بکات هەوڵمانداوە لەوەی کەسە بتوانین ستانداردە جیهانەکان کار بکەین و شانبەشانی ئەوان بەشدار بین لە فستیڤاڵەکان و پێشانگاکاندا. خۆشبەختانە هەوڵی
تاک هەیە بۆ ئێستا لە فستیڤالەکانی دەرەوە بەڵام ئەوەیە بێ کە زەمینەیە یاخود ژێرخانێکی فەرهەنگی بۆ خۆمان دروست بکەین بۆ بتوانین کولتور سنتەری دروست بکەین ئەمە چۆنەکرێت گرنگە بەڕاستی لە کایی حکوومەتەوە دەست پێ بکەی و هەوڵی فەردی و تەقدیری کۆمەڵگاژ ئەبێت کار لەسەرەوە بکەیت کە بە شێوازێک بتوانی فەرهەنگ کللتوری بکەیت یاخود کولتور سنتەری بکەیت ئەو کاتە توانیت سیاست لە هونەر جیا بکەیتەوە هونەر لە بەشەکان و کایەکانی تر جیا بکەیتەوە زۆر باشە کاک سەردەشت حەزم کرد ساری ئەو بکەم بۆچی کللتور و ئاین و جینۆساید پێکەوە دانابوو بەڕاستی فاکتێکی گرنگە لە ئەمڕۆیە لە دنیای دەرەوەیە ئەم فاکتە وەکوڵە پایی سەرێکی دروستبوونی کۆمەلگایە و پایی سەرێکی دروستبوونی ئەو خەونەیە کە هەمومان هەمانەکە دەوڵەتی کوردیە بەڕاستی جگە ئەوەی کە لە ڕووی سیاسی و لە ڕووی یاساییەوە ئێمە بمانەوەیکیانێکی کوردی دروست بین و لە ڕووی فەرهەنگی و ژێرخانی ئابووریشەوە لە ڕووی ژێرخانی ئابووری هونەریەوە ئێمە ئەتوانین لە ڕێی فۆتۆگراف و لە ڕێی سینەما و لە ڕێگەی هونەر و موزیکەوە ئەم فاکتە گرنگانە کاری لەسەر بکەین من فاکتی جینۆساید بەڕاستی من خۆم زادەی ئەو کۆمەڵگایم کە جینۆسایدە بەڕاستی و ئێمە نشمانتوانی و تا ئێستا هەر بەکوڵێت دەربازبووی جینۆسایدین هەر لە ناو جینۆسایدین بە ئومێدیەوەی ڕۆژێک بێت کە جینۆساید بکەین بە فاکتێکی گرنگ بتوانین ببینە چیانێکی سەر بەخۆ ینی ئەکرێ بڵێن ئەم سێ فاکتەرە پێکەوە فەرهەنگێکی باشی ئامادە کردبوو لە ناو وێنەکانە کە بتوانێت لەوێ قسە بکات زۆر جوانە بە تەئکیدی چونکە من کاری ترم بۆ ناردن لە ناو هەمویانە ئەمانەیان هەڵبژار چونکە وەکۆڵێ هەمووی میکس بابەتێکی هەستیار و گرنگە و میکسیش بووە بەوەی کە جلوبەرگی کوردی و مۆسیقای کوردی تایە وەکو ئالەتی تەمبور کە لای کاکەیەکان پیرۆزە لە ئاینی کاکەیەکانە و هەم فەیس و ڕواڵەتی کوردیشی پێوە دیارە بەڕاستی زۆر باشە کەواتە ئەمانە ئەگەر بڵێ هەر بۆ خۆی گەڕانەوە و نووسینی چیرۆکێکە نووسینی چیرۆک و گەڕانەوە چیرۆکێک لەگەڵ فیلم سازێک یاخود هونەرمەندێک لە ڕێگەی فۆتۆیەکەوە جیاوازەکەی چۆنە چۆن ئەتوانین ئەو پەیامە بگەێنێت ئەو لە ڕێگەی تێکستێکەوە لە ڕێگەی ڕێکۆردی ڤیدیۆیەوەیە فۆتۆگرافەر چۆن زۆر جار ئیشی وەزیفەی فۆتۆگرافەر ئەوەیە کە بەبێ کاپشن بتوانێت هەدەف بپێشی بەڕاستی یعنی ببێت بە نوێنەرایەتی چۆ لە فستیڤالێکی جیهانیە زۆر جار ئێمە کە فۆتۆ ئەگرین ڕاستە ئەبێت چیرۆکێکی لە پشت بێت بەڵام کاتێک کە تۆ نوێنەرایەتی ئەنێری بۆ فستیڤالێک زۆر کات پێویستیش بە تێکست ناکات ئەبێ بینەر خۆی یەکسەر بۆ نمونە ئیشەکە هێندە بەهێز بێت خوێندنەوەی بەڕاستی بە شێوازێکی ڕاهەندی هونەری کرد کێشەی بۆ دروست نەکردوین زۆر سواسنە وەڵاهی نا ئاسانکاری کردووە بەڵام من زۆر بەکاری نایانم بەڕاستی زۆر باشە کاک زەردەشت دۆکمەنتارێک هەیە لەگەڵ دوو نووسەری ئەڵمانی حەسەکەم ئەمە لە زمانی خۆتەوە بەڵێ لە ئێستا سەرقاڵی پرۆژەیەکی دۆکومنتارین نووسینی کتێبەکە لەلایەن دوو نووسەری ئەڵمانیەوە جاکی و دۆمینیک و نیوی کارەکەمان تەواو کردووە خۆشبەختانە لەسەر کوردستانە لایەنی فەرهەنگ و کولتور و ئاین و لە ڕووی ئامانجەوە لە ڕووی ئەوەی کە ئیشکردن تایە کارەکە بەڕاستی نیوەی پرۆژەکەمان تەواو کردووە و بە زمانی ئەڵمانی و ئینگلیزیش بڵاوە بێتەوە کوردیەکەشی لەگەڵایە کوردیەکە بەتاکید بۆ من گرنگ بوو بەڕاستی لەوەی کە لەگەڵ ئەڵمانیەکانە کار بکەم بەڕاستی بۆ من کە ئەوەی کە من خۆمیان پێ بناسیێنم بەڕاستی ئەمە ئێمەین بەڕاستی زۆر باشە بەجێ لەم پرۆژێت کار و چالاکی و پرۆژەی داهاتوو چی ئەبێت ئەمە کۆتا پرۆژێتە بێ پرۆژەی دیکەشەیە خۆشبەختانە بەردەوام هەوڵەیەم ئیشەڵا بەڵام ئەوە ناتوانم لە ئێستا بیڵێم و ئێستا سپرایز دەبێت ئیشەڵا ناژێرە بڵم کاکەوە هەڵەبجەی و خزم و ڕەفیقێک سەر کاکە بە من هەستم زۆر خۆشحاڵ تۆ لە بنێکی بڵێ ئەمە بەست تۆ لێرە دەنانا بەستم ئەوە نییە بەس ئەوێ من تۆزێک لەگەڵ هەڵەبجەی یامان هەیە تۆژای بۆ ڕەوان دوزوانە کاکە بەڵێ بەڵام من لێرە کەمتر کەمتر لەبەروی کە ئێمە لە سنووری سلێمانیان کەمتر میوانە کارمان ڕەوانسێ بەڵام ئەمە ڕۆژی هەڵەبجەیەکی تێکرد کورد پێکەوە جوانی لە هەر کوێ هەبێت زۆر جوان بە هەر چ زمانێک بە گرنگەوە ئێمە هەمومان بە کوردی قساکەن شێوەزارەکە گرنگ نییە کە بەچی کوردی بێت زۆر جوانە بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی کاک زەردەشت حەزەکەن پەیامێک شتێکت هەبێت پێم خۆشە وەڵا لە یەک مەسیج بگەێنم بەڕاستی لە ناوەندەکانی خوێندنا کاری فۆتۆگرافی زۆر ئیحتیمامی پێ بدرێت لە ڕێگەی ناوەندی وەزارەتی پەروەردەوە چونکە فۆتۆگرافیش بەڕاستی عیلمێکە وەکو هونەری تەشکیلی و هونەری مۆسیقا و سینەما بە ئومێدیەوەی کە بتوانین لە داهاتووە چەمچێک لەم بەرپرسیارەتی هەڵبگرین بتوانین لەگەڵ جیهەتی معنیە
کارێک لەسەرەوە بکەین کە نەوەکانی داهاتووشمان ئاشنا بێت بە هوەری فۆتۆگراف و ئێستش بەردەوام کاری لەسەر بکەین. پرسیایەتی کەش بکەم هەندێک جار لەوەی کە ئێمە ئەڵێن هەندێک شتێکە بە بەڵگە مێژووی ئەمێنێتەوانێ ئەکرێ بڵێن زۆر جارێک کە فۆتۆیەک ئەبێت بە بەڵگەیەکی مێژووی بۆ سەردەمانێک کە بمێنێتەوە. بەڵێ وەکو پێشتریش باسمان کرد کە ئێمە جینۆسایدین میلەتێکی جینۆسایدین وەکو ئەگەر عومەری خاوەر بە نمونە وەربگرین ڕەمەزان ئۆستۆرک و فۆتۆگرافەرەکەی کە ئیشی لەسەر و لەگەڵ دکتۆر ئەحمەدی ناتەقیە بەڕاستی ئەمە وەکو ئەڵێ دکتۆری نوێنەرایەتی جینۆسایدی کوردن بەڕاستی لە دەرەوە چونکە ئەویشە ئەوەی کە هەڵەبجەی ناسان بەڕاستی جۆرنالیستەکان بۆ هەم جۆرنالیستە بیانیەکان کە بەریتانیشی تیا بوو و هەم ئێرانیەکان و تورکەکان بەڕاستی توانێت نوێنەرایەتی و بژمێنێتەوە بەڕاستی وەکو لە وڵاتانەی کە جینۆساید کراون. هەستاکی تۆزێک ببوورە پێکات تۆزێک دڵڕقبی بەرامبەر ئەو شتەی کە ئەیبینی چکە فۆتۆگرافەر ئەبێ بیگوازێتەوە هەر چەند تراژیدیاش بێت بابەتەکە بەتاکید ئەو لە ئاوارە و کۆچڕەوی کۆبانی و ئەفرینە ساڵی 2007 کە من کارم تیا کرد بەڕاستی ئەم بینی کە ئەو خەڵکە چۆن ئاوارە بێت یعنی حاڵەتێکی زۆر تراژیدی و ناخۆش مەبینی بەڵام بە وەزیفەی کامێراکەم ئەزانی کە ئەم دۆکومنتە بپارێزی و ئیشی لەسەر بکەم بەڕاستی ڕاستە پەیامی گەورە بکەین بەتاکید زۆر خۆشحاڵ زۆر خۆشحاڵ